جارێکی تر و لە بەرنامەیەکی تری تەندروستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوڕێیانم پێشکەشتان بێ بینەرانی خۆشەویست. بۆ بەرنامەی تەندروستی ئەم جارەمان لەسەر کاریگەری سرکەی سێو لەسەر فشارخۆین ئەم بەرنامانە بۆتان دابین کردووە کە هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بوێت. بینەرانی خۆشەویست، بۆ سرکەی سێو ئەتانین ئەوە بڵێن کە لە ناو تووە و کولتورەکانە مەبەست ئەوەیە لە زۆربەی شوێنەکانی دنیا وەکو دەرمانێکی ماڵی، دەرمانێکی خانگی مەحبوب ناسراوە. ئەوە تا ئەو جێگەیە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەکو دەرمانێکی ماڵی چاوی لێکرێت. بەڵام ئایا واقعاً ئەو شتانەی کە لە مورد سرکەی سێوە ئەڵێن تا چە حەدێک سیحەتی هەیە، تا چە ئەنازەیەک تاقیق لەسەری کراوە کاریگەریەکانی لەسەر فشار خوێن؟ ئەڵبەتە لەسەر فشار خوێن نییە، لەسەر قەنی خوێنە، لەسەر چۆری خوێنە، لەسەر هەموو ئەمانە باس کراوە. لە بەرنامە گەرەکمانە ئێمە ئەوە باس بکەین کە زانین زانست یا علم لەم موردە و چیمان پێڵێ. بەڕاستی لەسەر سرکەی سێو ئەوەی کە متاڵعاتێکی منسەجم، متاڵعاتێکی دقیق کراوێت ئەوە لە بەردەستان نییە. بەڵام لە ماوەی چەند ساڵی بڵین ئەتاین بڵین لە ماوەی 15 ساڵی ڕابردووە تقریبا 9 متاڵعات لەسەری کراوە. لەو متاڵعاتەیش کە لەسەری کراوە یەکێکی کە هەموو متاڵعاتێکی بوچک بووە کە ئایا تا چە ئەنازەی یارمەتیدەرە، چۆن ئەتوانێت چۆری خوێن بێردە دەرەوە. فقط یەک تاقیق توێژینەوە کە ساڵی 2016 ئەنجام درراوە، ئەو توێژینەوە کەمێ بربڵاو بوو، گەورەتر بوو. هەروە کە وتم ئەمە وەکو دەرمانێکی ماڵی ئەناسرێت. بۆ نمونە لە هەر خواردنێک کە پێشتر ئەگەر بیانزانیە چۆر و چۆری هەیە، ئاولیمو یا سرکەی سێویان دائەنە. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ئەتانین باش بێ، مەسەڵەن ئەگەر ئەزانین کە خواردنێک زۆر چۆرە، تا حەدی ئیمکان ئەگەر بۆمان ممکنە خۆمانی لێ پارێزین تا ئەوەی کە مەجبور بین ئەو خواردنە کە چۆرە بیخۆین، دواتریش پەنابووین بە ئەوەی کە سرکەی سێو یا ئاولیمو بەکاربێرین. بەڵام بۆ ئەوەی کە من سەرنجی بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی بۆ ئەو کاریگەربوون یان نەبوونی لەسەر ئەو حاڵەتانە، یانە لەسەر فشار خوێن، لەسەر شەکرەی خوێن، چۆری خوێن ئایا تەئسیری هەیە، چەندین متاڵعات کراوە کە من چەند وەکو ئەوەی کە جەمبەندیکی کولی ئەو متاڵعاتمە کردوێ پێشکەشی ئێوە خۆشەویستانی یەکەم. ئەوە یەکە کە لەبارەی زانست لە بەشی پزیشکیە مەحدودە، توێژینەوەکان مەحدودە، یانێ تەرکیز کراوە لەسەر دەرمان. بۆ نمونە ئەگەر کەسێ فشار خوێنی هەیە، تەوسیە کریاگە کە ئەو دەرمانگەرە کە بۆ نمونە ئەگەر قورسە بۆ فشار خوێن نووسراوە ئەو دەرمانگەرە بەکاربێنێت. دیارە چەندێ کاریگەری بێت ئەوەی کە میزانەکەی یا دۆزەکەی دواتر ئەبەنە سەرەوە ئەگەر جواب نەداتەوە. بۆیە زانستی پزیشکی تەرکیز و تەمەرکوز ئەسڵی خۆی لەسەر ئەو دەرمانە دارویە داناوە تاکە دەرمانگەرێکی جانبی وەکو دەرمانی ماڵی کە یەکێکی ئەم سرکەی سێوەسە. بەڵام هەر لەو تاقیقاتیشە کە کراوە مشاهدە کراوە کە تەئسیراتێکی هەیە. تەئسیراتەکەی ئەوەیە کە ئەتوانێت هەم لەسەر پەستانی خوێن یا ئەو فشار خوێنە یا سڵامەتی قەلب تەئسیری بێت. بەڵام ئەمە بە تەنیایی کاریگەری نیە. یانێ بۆ نمونە کەسێکە وا فەرزکەین کە ئەم کەسە پەستانی خوێن یا فشار خوێنی بەرز نییە، ئەڵێ نەوە لە داهاتووە فشار خوێنم بەرزەوە بێتەوە بە سرکەی سێو بەکاربێنم. ئەو تاقیقاتەی کە ئەگەر گشتیان کۆکەینەوە ئەڵێن باشە ئەمە بە تەنیایی بەس نییە، بە تەنیایی کافی نییە، بەڵکو ئەبێت ئەگەر ڕژیمێکی خواردن بە حەساب ئەگەر سڵامەتیشە سرکەی سێوی هاتیە
بە تەنیایی ناتوانێت بەر بەوە بگرێت کە لە داهاتوە تۆ تووشی فشار خۆین یا بەرزبوونەوەی چاوری خۆین نەبێ. بۆیە ئەبێت چی بکە؟ ئەبێت ئەو سبک زندگیە ئەو گۆڕینی شێوەی ژیانەکەی وەکو ئەوەی کە فعالیتگەر بەدەنی پیادەڕەوی بازێ لە نەرمەشگر حتممەە تەسیر بدات دەوریان بۆ ببینێتەوە لە ژیانی ئەوان ئەتوانێت دەور و نەخش ببینێت. لەو تاقیقاتەی کە لە ماوەی ئەو 15 ساڵە کە ئارزوی خزمەتانم کراوە، یەکێک لە ئەو تاقیقاتە ئەگەر بەشبەشی کەینەوە یەکەم تینە سەر فشار خوێن یا پەستانی خوێن، بزانین ئەو تاقیقاتە چیوان پێڵێ. یەکێک لە تاقیقاتەکان وەکو ئەو تاقیقاتی ساڵی 2016 کە بە تایبەت لەسەر سرکەی سێو کرا بۆ ئەو نێت بەربڵاو نیە، بەڵکو تاقیقاتێکی چکۆلەیە. ئەوان تاقیقیان کرد بۆ لە گروهێکی بڵێن چکۆلا، کردیان بە دوو بەشەوە، بەشێکیان کە نەخۆشی فشار خوێنیان هەیە، بەشێکیان کە فشار خوێنیان نییە. ئەو بەشەی کە فشار خوێنی بڵێن بوو، ئەو ژیان کرد بە دوو بەشەوە، یعنی بەشێکیان جیا لەو دەرمانانەی کە بەکاری تێرن سرکەی سێویان بۆیان دیاری کرد، بۆ بەشێکیان دیاریان نەکرد. ئەوانێک کە سالم بوون هیچ تەسیرێ لە فشار خوێنیانە نەبینرا، یعنی ئەوانەی کە ساق بوون ئەوە نەبوو کە بوو نمونە فشاری 12 مەسەڵەن فشاری ئەم جارێت نۆرماڵە تەبیعیە دای بخابی کاتە 11 ئەو تەغیراتە نەبینرا. ئەمێنێتە سەر ئەو دەسەی کە فشار خوێنیان هەیە، بەڵام ئەو بەشیشیانە کردوو بە دوو قسمەتەوە، قسمەتێکی کە سرکە بەکار دێرێت، قسمەتێکیان کە سرکە بەکار نایرن. ئەو تاقیقاتت نەتیجەکەی وا بوو کە دایانە دەرەوتیان بەڕاستی ئێمە حاڵەتێکی بەرچاومان نەبینیوە، یانێ ئەوەی کە ئەنازەی تەسیراتەکە تا ئەو حەدە بووگە کە بڵێن سرکەی سێو ئەو فشار خوێنیانی هاوردووەتە خوارەوە، یعنی تەغیراتەکە بووگە جوزئی بووگە، بەڵام ئابۆ ئەنازە نەبوو لەو نمونە، یعنی بە میلیمتری جیوەز مەسەڵەن لە فشاری بین 12 و 13 کە لە ئەسڵە 120 میلیمتر جیوەز ئیتر ئەوێتە 121 122 123 شاید یەک دەهم مەسەڵەن بێتە 121 یا ئەگەر 130 بووگە 129 ئەو یەک دەهەمە تەسیری بووگە، بەڵام وتویان کە تەسیرەکە ئەوە بەرچاو نەبووگە ئەو ئەنازەی کە ئەڵێن. هەروەوتم کە لە پێشەکەی بەرنامەکەیشەوە زانست و علم چاو لە سرکەی سێو ناکات کە دەرمانە، یعنی دەرمانی فشار خوێنە، بەڵام ئەتوانێت یارمەتی دەربێت وەکو دەرمانێکی کومەکی کە بێتە ئەو فشار خوێنە بێتە خوارەوە. بەڵام بینە سەر ئەو متاڵعە ئەسلیە، ئەو توێژینەوە ئەسلێکە لە ساڵی 2016 کرا هەر لەسەر سرکەی سێو بوو. ئەو دەسەی کە هەڵیان بژار دەسەیەکی زۆر بوون، یانێ زۆرتر لە 1000 کەس بوون. جیا لەوەیشە ئازمایشەکەیشیان دیسانەوە تاقی کردەوە، ئەم جاریشە لە تاقیقەکانە لەسەر ئەو جانەوەرە ئازمایشگایانێ. ئەوە بوو کە دیان تەسیری هەیە، یانێ بۆ نمونە ئەگەر دەرمانێک هەیە نیفیدیپین کە بۆ فشار خوێن ئەدرگێت، ئەگەر لەگەڵ سرکەی سێوە بەتایبەت ئەوەی لە ئازمایشگا تاقییان کردەوە لەسەر ئەو مشکە ئازمایشگایانێ، بینیان کە ئەتوانێت تەسیری هەیە. بۆ نمونە کاتێک کە بەتەنیا سرکەی سێویاندا بە حیواناتە یا بەتەنیا نیفیدیبینەکانی، چۆن ئەو ڕیسکت لەبان ئینسانە ناکرگێت بەڕاستی، بەڵام ئەو ئینسانانەی کە لەو تاقیقاتە بوون دیارە نەخۆشی فشار خوێنیان هەیە، ئەو ڕیسکە ناتوانانی بکەی لە بانیانەوە کە تۆ مەسەڵەن سرکەیان پێ بدەی دەرمانەکەیان لێ قەتکەی. بەڵام لەسەر ئەو حیواناتە ئەوەی کە نەتیجەکەی دیاری کرد ئەوە بوو کە نیفیدیپین، یعنی ئەو دەرمانەکە نسبەت بەوەی کە لەگەڵ سرکە بێ یا بێ سرکە بێ تەسیرەکەی زۆرتر بوو. یعنی لێرەش ئەگەر ئەم تاقیقە دوومە لە نەزەرە بگرین ئشارە ناکەن کە حتممەە سرکەی سێو دەرمانی زەختی خوێن یا ئەو فشار خوێنەسە.
بۆیە ئەڵێن ئەگەر گەرەکتانە فشار خوێنتان هەیە گەرەکتانە سرکەی سێو بەکاربێنن حتمما لەگەڵ ئەو پزیشکی معالج خۆشتانە قسە بکەن. معلومە کە ئەو پزیشک معالجیشە ئەڵێت ئەتوانیت بەکاری بێنێت بەڵام ئەوە دەرمانی ئەسلیەکە نییە. دەرمانەکە ئەو دەرمانە دارویانەسە کە بە ئەو کەسە ئەدرگێت. بەڵام ئەوەی کە لە ئەو تاقیقاتی 2016 بەرچاو بۆ ئەوە بوو کە سرکەی سێو ئەتوانێت ئیشتیها کنترۆل کات. خۆ بازێک کەس هەیە تووشی قەڵەوین جیا لەوەشە تووشی قەڵەوین هەم ئستعداد هەم نۆسیان ها لەسەرەوە بۆ خواردن دوایەوە کە تووشی قەڵەوی بوون دەتوانێت چۆریەکان خۆینیان بواتە سەر. ئەوە بوو کە دوو حاڵەتیان مشاهدە کرد. یەکێکی ئەوەی کە ئیشتیها کنترۆل کات وەختی ئیشتیها کنترۆل بوو ئەوە ئێتر زوو ناڕوات نان بخوات یا ژەمەکانی زۆرترۆ ناکاتەوە و هەروەها لەسەر کێش لەسەر وەزنیش تەسیری خۆی هەیە. ئەو تاقیقاتی 2016 زۆرتر نەتیجەکە یا جوابەکەی ئەوە بوو کە ئەو تەسیراتەی کە سرکەی سێو ئەتوانێت بیبێت زۆرتر لەسەر ئەوەسە کە ئیشتیا کنترۆل کات و کێش دابەزێنێت. ئەوبەتە ئەویش تەسیری هەیە و بۆ دابەزاندنی وەزن هێنانە خوارەوەی کێش ئەبێت حتممە سرکە بە تەنایی یارمەتی دەرنیە ئەبێت تەمریناتێکی وەرزشیش بکرێت. بەڵام ئایا لەسەر شەکرەی خوێن یا قەندی خوێن ئەو دیابەتە ئایا تەسیری هەیە؟ تاقیقیان کرد دیان تەسیری هەیە یانێ تەسیرەکەیان مشاهدە کرد قەند خوێن تێرێتە خوارەوە. بەڵام بەڕاستی ئەو مکانیسمە بۆ ئەو دانشمەندگەرە شناسایی نەبوو. بۆیە پەنایان بر بە ئەوەی کە احتماڵن مشاهدەیان کرد کە قەند خوێن تێرێتە خوارەوە یعنی لە خوێنە قەند کەمەکاتەوە. بەڵام مکانیسمەکە بە دقیقی بۆیان مشاهدە نەبوو یان نەیانزانی. بەڵام دوو نەزەریان دیاری کرد. لەو دوو نەزەریە ئەوەی کە هۆکار چییە سرکەی سێو ئەتوانێت قەنی خوێن کەم بێرێتەوە نەزەریەکی ئەوە بوو کە کاناڵگەرێکە یا فعالیتگەر ئەنزیمی لەشی پێژن ئەوانە ئەتوانێت مەستوود و کاتەوە. ئەو کاناڵە ئەنزیمیگەرە ئەو فعالیتە ئەنزیمیگەرە چیەکات؟ هەر خواردنێک بۆ نمونە برنج پەتاتە ئەوانەیە کە نشاستەیان هاتیە ئەو فعالیتە ئەنزیمیە ئەیان شکێنێت ئەیانکا بە گلۆکۆزیش لە خوێنە فرە بووە ئەوەوێتە قەنی خوێن ئەتوانێت مەستوود کات. یەکێک لەو نەزەریەگەرە پس ئەوەسە کە ئەتوانێت ئەو فعالیتە ئەنزیمیە مەستوود کات. نەزەریە دوومیش هەیە کە ئەیانوت وەکو ئەوە یعنی نەتیجەکەی ئەوەیە کە وتویانە نەهێڵێت ئەو ئانسولینە بازی شتکر هەست کە ئانسولین تەرەشحی تێرتە خوارەوە سرکەی سێو یارمەتی دەرەکە و ئانسولینە نێتە خوارەوە. ئانسولینیش کە قەن ئەشکێنێت کاتێک کە ئانسولین کەمەوە بێتەوە قەنە تەجەموع پێیاکات زۆرە بێتەوە ئەوەیەکە نەخۆشی شەکرە یا ئەو دیابەتە دروسە بێت. یەکێک لە تاقیقاتی تریش لەسەر کولسترۆڵە کولسترۆل کە چۆریکە لە خوێنە دیارە دوو بەشە بەشێکی بەس کولسترۆل یا چۆریکی چاکەی ناسن ئەو یاغی بە چۆری خراپە ناسرێت. بەڵام بۆ ئەم سرکەی سێو ئایا کاریگەری هەیە لەسەر چۆری خوێن؟ نۆ تاقیق یعنی ئەوەی کە لە گۆشە و کناری دنیا ئەو تاقیقاتی کراوە تایزە نۆ تاقیق بووگە بە موسبەت ئەرزیابیان کردووە وتویانە بەڵێت ئەتوانێت تەسیریشی بوێت. هەروە وتم لە فەرهەنگ لە کولتورگەر مختلفە پێشتر وابوو لای خواردنی کە بیان زانیایی ئەگەر چۆرە مەسەڵەن ئاولیمۆیان دانیا بەداخەوە جمهوری ئیسلامی شرایەتێکی هاوردووەتە پێشەوە ئێمە هەرچی سایەکەین ناوی خواردن و خۆراکی نێرین بۆ وەزعیەتە گرانیە هەیە بەڵام مێتە بنیام نازانێ مەجبورە بێت کە حتمما باسیکە. بۆ نمونە پێشتر 50 ساڵ 100 ساڵ لەوە پێش ئەوانەی کە عەلاقەیان بوو بە کەلە پاچە خواردن و یا ئەو سەروپیە هەمیشە ئەوێنیت لەو شوێنگەرە کە ئەو خواردنە ئەیاندا یا ئەخورە ئاولیمو دانرا بوو.
بۆیە من جارێکی تریش وتم ئەوەیە کە ئەگەر ئێمە ئەزانین خواردنێک ئەوە چۆرە کە حتممەە دوای ئەوە پەنا بۆین بە سرکەی سێویە ئاولیم و ئەگەر بتوانین کە خۆپارێزی گاریکردن لە خۆەکە باشترە. بەڵام ئەوەیە کە وتم هەر لەو کولتورگەرە شتێکی ترش کە حاڵی ئەسیدی لیمو بێت یا سرکەی سێو ئەوانە هەردانراوە بۆ هێنانە خوارەوەی کێشی وەزن. تقریبا یەک متاڵعە کە ئەتوانین بێژین ئەساسی ئەڵبەتە چەندین متاڵعات کراوە چونکە دەسەکان زۆر چکۆلە بوو بن سەختە تۆ مەسەڵەن گروی جەمە بکەیتەوە بڵێت بێن یارمەتیمان بین گەرەکمانە تاقیق بکەین لەسەر سرکەی سێو. خۆ معلومە زۆربیان ئەڵێن شاید ئێمە حەز ناکەین لەسەر سرکەی سێو بخۆین. ئەوەیە کە معموڵەن ئەو تاقیقات ئەو توێژینەوانە لەسەر ئەو دەسە و گرروهگەرەکە کراوە گروگەرێکی چۆڵن. بەڵام ئەوەی کە مشاهدە کرا یەکدانە تاقیقە کە بڵێن لە گشتیان نەتیجەکەی باشترە یانە پێدا چوونەوەی زۆرتری کردوتە بەسەری ئەڵێت کە ئەوانەی کە 12 هەفتە ئێمە ئەو ئازمایشمانە ئێدامەدا یانێ بە 12 هەفتە هەر ڕۆژێکیش سی یا 30 میلیلیتر ئەوە تقریبا ئەوێتە 2 کەوچک غەزاخواری یانێ ئەو سیسیە یا 30 میلیلیترە ئەوێتە 2 کەوچک خواردن ئەو سرکەیان داوە پێیان. من حتممە لە درێژێ بەرنامەکە شێوەی بەکارهێنانیشی بۆ بینەرانان باسەکەم. بەڵام دەسەیتر یان ئەسڵەن ڕژیم خواردن معموڵیەکەی کە خۆیان بوویان هەر ئەو ڕژیمەوە ئێندامان بێ ئەوەی کە سرکە بخۆن. ئەوانەی کە سرکەی سێویان نەخوار گزارشیان کردو کە ئشتیایان کوێرەوە بووەتەوە یانێ زوو میل بە خواردن یان نامێنێت ئشتیایان هاتووەتە خوارەوە هەر لەو دەستەیشە مشاهدەیان کردو کە وەزن هاتووەتە خوارەوە یانە تەئسیری هەیە. لەم بەشە ئێمە توانین بڵین کە تەئسیری مستەقیمی هەیە بەتایبەت ئەو چۆریگەری کە بە چۆریگەر لەم لە نازکە ئەڵێن حتا لەسەر ئەوانیشە تەئسیریان بووە. بەڵام ئەوەی کە بۆ فشار خوێن یا پەستانی خوێن ئێمە چه کارێکی تەبیعیە توانین کەین وەرزشکردن بە منەزەم حتممە ئەوەی کە بارها وتمانە لە سەعات و نیوێک تا 2 سەعات ئەگەر زۆرتر ببواشتر بەڵام تا 2 سەعات لە ناو حەفت ڕۆژی هەفتە کە ئەوێتە ڕۆژی 20 دقیقە چارەکێک ئەوە حتممە لە بەرنامە ڕێزیکان هێنان خواردنی خوێ حتممە پارێز بێ یانە ئەگەر خوێ مەسرفەکەی بێتە خوارەوە وە ڕژیم خواردنێکی سالم بێت. بەڵام ئەگەر سرکەی سێویش مەسرفە کردێت ئەبێت چی بکەین یانە ئەبێ پارێزگەرێکیش حتممە بکار ببرگێتە کار. بەڵام ئەوەی کە متخەسسانی تەغزیە لەسەر سرکەی سێو باسییان کردووە ئەڵێن شاید بۆ بازێک کەس تامەکەی خراپ بێ ئەتوانن لە ناو چایە یا لەگەڵ ئاوە یا لەگەڵ سالاتە دیە وەکو سۆس یا هەر شتێک ئەتوانن خۆی استفادەی بکەن. بەڵام باشترین حاڵەت ئەوە وتویانەکە یا دوای خواردن یعنی دوایەوە نانی خوارد ئەو سرکەی سێوە بخورگە یا پێش خواردن یعنی ئەگەر فاصلەی 1-2 سەعات ماوە تا ژەمێکی خواردن بۆ نمونە نانی میوەڕۆ لە سەعاتی دەیبیانیە دەست نەکا بە خواردنی سێ ئەو پێشنهادە کراوە. بەڵام خۆ ئەتوانێت لێکەوتوگەرێکیشی لێ بێتەوە یعنی عوارزێکی جانبیشی لێ بێتەوە کە ئەو عوارزە جانبیە ئەوەسە کە معموڵەن سرکەی سێ وەکو مادەیەکی یا ئەسیدێکی بێخەتەرە لە نەزەرە ئەگیرگێ ئەوە لە نەزەر ئاگیرگێت. بەڵام ئەتوانێت ئەگەر دۆزەکەی یانێ ئەنازەکەی غەلیز بێت زۆر بێت مشکلاتێک بۆ ئەو کەسە کە بەکاری تێرێت دروستکات بۆیە ئەبێت لەگەڵ ئاوە تێکەڵی کات بۆ ئەوەی کە ئەو مشکلاتە کەمەوە بێتەوە. دیارە لە بازاڕیشە بە شێوەی بنێشت بە شێوەی مشکلاتیش لە بازێ شرکەتگەرە ئەم کەڵکوەرەگرن لە دروستکردنی سرکەی سێ بۆ ئەوانیشە کە ئەوانژە تەوسیا کردیەوانە بەکار نەبرگێت یانێ ئەوانەی کە متەخەسسن لە بەشی تەغزیە تەوسیان ئەوەیە کە حتممە ئەو بنیشتیا شکلاتانێک کە نووسیشیانە لە سەری سرکەی سێوی هاتیە بەکار نەبرن.
لە ئەوارزگەرێکە ئەتوانێت بیبێت ئەوەیە کە سوزش یا حاڵەتی سوتاوی لە قڕگە دروستکات. یەکێکی تر لەو بەشگەرە کە ئێمە ئەبێ حتممەە سەرنجی بین مینای ددانە، یعنی مینای ددان ئەو بەشەی لەدان کە بە چاو ئێمە ئەی بینین کە جز و بەشە محکەمەکانی هەر ئەندامی هەر مرۆڤێکیشە بۆ ئەوەی کە ئەو ئەندام ئەو مینای ددانە کە بان ئاجی ددانی پۆشاندووە تووشی ئاسیب نەوێ حتممەە تەوسیا کردێ کە سرکەی سێ و بەخاڵی مەصرف نەکردێ، حتا ئەگەریش بۆ سالات بۆ شتێک ئیزافا کردێت ئەو سرکەی سێوە حتممەە بێ ڕەقەقە و کردێتەوە بە تایبەت لەگەڵ ئاوە. تاقیقاتێک ئەوە نیشانەدەن کە ئەو ئەنازت تا چە میزانێک بێت بۆ سرکەی سێ و ئەوە یەکە ئەتوانین بڵێن کە هەر یەک کەوچک ئەگەر کەسێک گەرەێکی بۆ نمونە لەگەڵ چایە بیخواخۆ ئەتوانێت لەگەڵ لیوانێکی یا ئیسکانێکی چای سرکەی سێوی پێ ئیزافەکات. بەڵام حەدە تەبیعیەکەی ئەگەر گەرێکی بێ وەکو نوشیدەنیک وەکو خواردنەوەی بەکاری بێنێت ئەڵێن 1/10 1/8 یعنی ئەگەر یەک کەوچک خواردن سرکەی سێوە ببێت بە 10 کەوچک یعنی 10 کەوچک ئاو. من ئەگەر ئەوە سادەکەمە خۆی لە 2 کەوچک زیاتر تەوسیا کردێ کە نەخورگی یعنی زیاتر لە 30 میلیلیتر یا CC. بەڵام ئەگەر کەسێک پێ خۆشە ئەو سرکەی سێوە لە ناو ئاوە ڕۆژانە بیخواتەوە ئەوەیە کە 1 پەرداخ ئاو کەوچکی کەوچکونی غەزاخۆری ئەوە بەسە کافیە بۆ ئەوە زیاتر نەبێت. بەڵام من دیسانەوە لە ئاخری بەرنامەکە تاکی دەکەمەوە کە سرکەی سێو بۆ نمونە کەسێکە تووشی نەخۆشی شەکرە یا دیابەت نەخۆشی بەرزبوونەوەی زەختی خوێن فشار خوێن بووگە دەرمان نییە، بەڵکە دەرمانە ئەسڵیەکان ئەو دەرمانە دارویگەرنە کە پزیشک بۆیانی نووسیوە پزیشک بۆیانی کردە چارەسەریان لەوە بێت. بەڵام ئەتوانین وەکو ئاخرین جمڵە من لە ئاخری بەرنامەکە بڵێم سرکەی سێو مزڕ نییە، شتێک نییە کە زەرەری بێت، خواردنیشی باشە بە تایبەت کەسێک کە ئێتر ئەحساسی سووتان سوزش لە ناو قڕگیە نەکات لە مریە نەکات سورنجکەیان نەکات ئەگەر ئەو ئەحساس سوزشی نەبوو بە شەرتێکیش کە زەربە نەدات یعنی حتممە ڕەقیقە و کردێتەوە لە مینای ددان ئەو بەشە سپیەسە کە ئێمە ئەی بینین ئەوە ئەتوانێت مفید بێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت. دەک باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ باوە دەخوازم.